بەهۆی لاوازی جۆریەوە لە ساڵی 2015 و 2016 زانکۆکانی عێراق لە پۆلێنکردنی جیهانی دەرچوون. ڕێکخراوی گیلگامەش بۆ پەروەردە و ڕۆشنبیری بە هاوکاری زانکۆی سلێمانی بەشی زانستە مرۆڤایەتیەکان کۆنفرانسێکیان ساز کرد بە ئامانجی دۆزینەوەی پلانێک بۆ بەرزکردنەوەی ئاسی زانستی زانکۆکان. سەرۆکی دەستگای گیلگامەش دەڵێت هیوادارین بە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە کارێک بۆ گەشەسەندی زانکۆکان بکەین. هناك ضرورة وجدت بحيث احنا اجينا هنا ونظمنا هذا المؤتمر. با پێویست زانرام کۆنفرانسا ڕێک بخەین کە تایبەتە بە دەرچوونی زانکۆکانی عێراق لە پۆلێنکردنی جیهانی بۆ ساڵی دووەم واتە ساڵی 2015 بۆ 2016. ئەوەش بەهۆی لاوازی جۆریەوە بۆیە ئێمە لەگەڵ زانکۆی سلێمانی و کۆڕی عێراقی بۆ توانە و دەستە بژێرەکان بیرمان لەوە کردەوە کارێک بکەین بۆ زانکۆکان بۆ بەرەو پێشچوونی ئاستیان. ئەم کۆنفرانسە بۆ کۆکردنەوەی کەسایەتیەکان و پێشکەشکردنی پرۆژەکانیانە. کۆنفرانسەکە لە 7 و 38 توێژینەوە پێکاتبوو. 12 پرۆژەیان نێودەوڵەتی بوون لە بەریتانیا و مالیزیا و تورکیا و قەتەر و سووریا و ئوردونەوە. هیوادارین لە دوای ئەم توێژینەوانە با کۆمەڵێک ڕاستپاردە دەربچین و بتوانین لەم ڕێگەیەوە شتێک بۆ زانکۆکانمان بکەین. مامۆستایەکی زانکۆی سلێمانی پێی وایە زانکۆکانی کوردستان لە ڕووی کوالیتی و جۆرەتیەوە لە ئاسێکی باش نین و نەبوونی سیستەمێکی تۆکمە بۆ پێگەیاندنی کادر و هێزی کار بۆ بازاڕ و نەبوونی کەرتێکی تایبەتی ڕێکخراو وای کردووە ئاسی زانکۆکان نزم بێت. لەگەڵ ئەمەشتا هەوڵی بەردەوام دەدرێت بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆکان. ئێمە سیستمێکی پێشکەوتومان نییە بۆ بوونی خودی زانکۆ. ئایا زانکۆمان بۆ چییە؟ ئایا ئەو سیستمەی کە پێویستە زانکۆکانی دنیا کە لەسەری دەڕۆن تا چەند ئێمە هەمان لەسەری بڕۆین و زانکۆ چەند بەسراوەتەوە بە پێشکەوتی کۆمەلگەوە. ئێمە لە فەراغی نەبوونی سیستمێکی پێشکەوتووی خوێندنی باڵایە کێشە لە دەرەنجامەکانی بوونی زانکۆیە هەیە کە بەم ئاستە گەیشتووە کە ئێستا زانکۆ بەڕای من بوون و نەبوونی کێشەیەکی ئەوتۆ دروست ناکەن. ئەگەر زانکۆشمان نەبێت کێشەمان نابێت لەبەرەوەی ئێمە ئینتاجمان نییە بۆ کۆمەلگا بۆ بازار. هەڵبەتە ئەم ناوچەیە بەس کۆمەڵێ قەیران و کۆمەڵێ جەنگ و کۆمەڵێ ململانەی جیاوازات تێپەڕێ. ئەمەش کاریگەری لەسەر پرۆسەی خوێندنەکە بەڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئاستی خوێندنەکە کاریگەری لەسەر بوار و بژێوی مامۆستا و هەموو ئەم پرۆسەی خوێندن بەگشتی لە بەڕێوەبردن لە ئەنجامدانی توێژینەوە. سەرباری هەبوونی چەندان زانکۆی حکومی و زانکۆی ئەهلی لە هەرێمی کوردستان بەڵام هێشتا ڕخنێکی زۆر لە زانکۆکان دەگیرێت بەوەی کە نەتوانراوە وەک پێویست کادر پێبگەێنێت و وەک پسپۆرانی بواری پەروەردەژەڵێن ئەگەر زانکۆکان و خوێندنی باڵا بەم شێوەیە بەردەوام بێت زانکۆکان هیچ ڕۆڵێکیان نامێنێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.